لە ڕۆژی جیهانی گوڵدا پەیام ماڵێک لە گوڵ لە قەزای دەربەندیخان بەسەر دەکاتەوە. عەلی و دڵخواز ئەو دوو هاوسەرەی لە ماوەی ساڵێکدا بە پرۆژەیەکی هاوبەش بناغی خۆشەویستیەکەی نێوانیان بۆ یەکدی داڕش. پرۆژەکەی ئەم دوو هاوسەرە بۆ زۆرێک لە ژنانی شارەکەیان دڵخۆشکەرە و وەک دڵخوازیش باسی دەکات تەنانەت هەندێک جار ئیرەیان پێدەبرێت. لە ڕۆژی جیهانی گوڵ پەیام ماڵێک لە گوڵ لە قەزای دەربەندیخان بەسەر دەکاتەوە. عەلی و دڵخواز ئەو دوو هاوسەرەی لە ماوەی ساڵێکدا بە پرۆژەیەکی هاوبەش نەک تەنها بناغی ماڵێک لە گوڵیان بنیادنا بەڵکو بناغی خۆشەویستیەکی نوێیان بۆ یەکدی داڕشت. بە جۆرێک ئێستا لە قەزای دەربەندیخان ماڵەکەیان بە ماڵی گوڵەکان ناسراوە. لەگەڵ خێزانم هاوسەرم ئەم ماڵەمان پێکەونا و ماڵێکی بەڕاستی خۆمان بە جوانی زانینی هیوایەتەکەمان ناتوانێتە دیتوانیمانە ماڵێک لە گۆڵ بکەینە دەستپێکی کارەکەمان بۆ ئەوەی خەڵکانێکی تری بتوانن چاو لە ئێمە بکەن. ئەم پرۆژەی خانوە لە 2015 دەستمان پێکرد 20 نەورۆز بوو، ئەوە ئیمساڵ 21 نەورۆز ئیمساڵ تەواومان کرد. لەخوا بەزیابێت لە ماوەی ساڵێکە توانیمان ئەم پرۆژە ئەنجام دێت. لە ساڵی 2000 خەریکی گوڵ بوومە. ئیتر گوڵم زۆر وەلاوە خۆشەویستە. یعنی گوڵێکم هەست بکەم بەرەو سیسی بڕوا بەرەو ناشرینی بڕوا زۆر پێم ناڕەحەتە. چۆن خزمەتی مناڵەکان کەم ئاوا خزمەتی گوڵەکانی شەکەم. پرۆژەکەی ئەم دوو هاوسەرە بۆ زۆرێک لە ژنانی شارەکەیان دڵخۆشکەرە. وەک دڵخوازیش باسی لێوە دەکات تەنانەت هەندێک جار ئیرەییان پێدەبرێت. عەلیش دەڵێت هەرچەندە پرۆژەکەیان جوان و ناوازەیە بەڵام بەشێک لە پیاوان گلەییان لێ دەکەن لەبەرەوەی ئێستا و پرۆژەیە بووەتە بیانووی هاوسەرەکانیان و توانای جێبەجێکردنیان نییە. خەڵکانێکی زۆریش ئەڵێن ئەم شتێک کە تۆ کردوتە کارێکی کردووە خێزانەکانمان داوای ئەم شتەمان لێ ئەەکەن ئەمە شتێکی قورسە ناتوانین بکەین بەڵام ئێمە بۆی ئەمانە کردووە خەڵکی ئەمن نەک ئەمە بکە بتوانێت بە گۆزەیەکیش بێت تعبیر لە خۆشەویستی خۆی بۆ گوڵ دەربڕێت. وەڵا زۆربەی جار کشتی دەستخۆشیمان نییەکە لەبەر ئەوە نازانم شتێکی جوان و سروشتیە زۆر. ماڵێک لە گوڵ ئێستا وەک پێشانگایەکی لێهاتووە بەڕووی هاوڵاتیانی ئەو شارە و هەندێک جاریش بەڕووی گەشتیاراندا. بەشێک لە گەشتیاران لە دوورەوە سەیری ماڵەکە دەکەن و بەشێکیشیان جوانی ماڵەکە سەرسامیان دەکات و ناچار بە چوونە ژوورەوەیان دەکات. خەڵکی شارەکەمان لەبەرەوە هەمومان خەڵکی یەک شارن و خەڵکانی تریشن ئەمان ناسنیانستن خەڵکی ئێواران شەوان بەم جاگات تێپەڕەبن ئاگامان لێ خەڵک حەز ئەکات بێت پرسیاریش بکات خەڵکێکی شەیەت بێتە ژوورەوە سەیری گوڵەکانەکە سەیری پرۆژەکە ئەکات. زۆربەی یعنی خەڵک لەوێەوە ڕەدەوێ حەزەکە بێ سەیری گوڵەکان بکا و سەیری ئەم مەنزەرە شتە بکا و ئەم گوڵومڵە عەلی دروستی کردبوو. عەلی و دڵخواز باس لەوە دەکەن گوڵەکان کاریگەری زۆریان لەسەر خۆشەویستی نێوانیان دروست کردووە. هەر بۆیە لە کاتی ئامادەکردنی ئەم راپۆرتەدا لە شاشەی پەیامەوە بڕیاریاندا خۆشەویستترین گوڵی ماڵەکەیان لە ڕۆژی جیهانی گوڵدا بە ناوی یەکترەوە بکەن تا واستەی بتوانن بە یەکجاری ناوی گوڵەکە لە قەزاکەیان بگۆڕن بۆ ناوی یەکتری. زۆر جار دەوترێت هەستی مرۆڤەکان وەک پەڕی ئەم گوڵە ناسکن. بە بەخشینی هەر گوڵێکیش بە هاوڕێ و خۆشەویستان و دەوروبەرەکەت پەیوەندیەکانتان وەک جوانی ئەم گوڵە دەهێڵێتەوە. ئەم گوڵە خۆشەویستترین گوڵە لە لامە گوڵی هۆڵندیە. لە ڕۆژی گوڵە ناوی ئەنێم ناوی هاوسەرەکەم عەلی خۆشەویستترین گوڵی ماڵەکەم مەکاتە لەبەرەوە بەرهەمێکی زۆر و شێوازێکی جوان و ناوازەی هەیە لە لای خۆم ئەی بەخشم بە خێزانم و ناوی ئەنێم مەتاتەکەی دڵخوازخان. هیوادارم ئێوەش هەمیشە خۆتان گوڵ بن تەمەنتان گوڵ نەبێت. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام.